دوای ئەوەی بەهۆی بمەلەرزەکەی مانگی 11 ساڵی 2007ەوە قڵای شێروانە بەشێکی زۆری داڕوخا و بە تەواوەتی بەشی سەرەوەی قڵاکە کە بە کڵاو ڕۆژنە ناو دەبرێت ڕووخا. هەروەها زیانیش بەر چەند شوێنێکی خوارەوەی قڵاکە کەوت لە ئێستادا و لەلایەن ڕێکخراوی پرینس کلاوسی هۆڵندیەوە کە کاریان پاراستنی شوێنەوارە مێژوویەکانە. کارکردن لە کڵاو ڕۆژنەی قڵاکە بەردەوامە، لە ئێستاشدا زیاتر 90% کارەکانی تەواو بووە. و ئێستاکو دەبینین بەشێکی زۆری کڵاوپەنەکە تەواو بووە لە شێوە کۆنەکەی خۆی دروست ماکرێتەوە و توانیمانە چەند کارێکی تونندوتۆڵی زیاتی تیا بکەین لەبەرەوە بتوانێت لە کاتی ڕوودانی بمەلەرزێکی ترا تا ڕادەیەک لە مەترسیەکانی کەم بکاتەوە. و ئێستا لە نهۆمی خوارشمان بەشێکی زۆری تەواو بووە لە نۆژانکردنەوەکە، تەنها نهۆمی دۆ ماوەتەوە کە نۆژانکردنەوە بکەین. بەڵام لە ئێستادا ئەو پارەی کە لای ڕێکخراوەکەوە دابین کراوە نیوەی دراوە پێمان، ئەو نیوەکەتری پێ ناچێت بماندێنێت لەبەر هەندێک هۆکاری خۆیان. وی ئێستا ئەمە لە دوای تەواوبوونی کڵاوپەنەکەکە لە کارکردنەوە وەستین لە قەڵای شێوانە. بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان داواکارە لە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەک بۆ نۆژەنکردنەوەی قڵاکە دابین بکات، چونکە ئەو بڕەپارەی کە لەلایەن ڕێکخراوی پرینس کلاوسی هۆڵندیەوە دابین کراوە بەشی تەواوکردنی کارەکانیان ناکات. ئەرکی هەموو لایەکەمە بایەخی پێ بدەین. دیارە بەداخەوە ئەم قڵایە بەهۆی ئەو مەلەرزەوە کە ساڵی 2017 زیانێکی زۆری پێگەیشت. ئەگەر چی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی شوێنەوار هەر لە ڕێگەی پەیوەندی خۆمانەوە لەگەڵ دوو زانکۆوە کە لێرە کنەوە پشکنی نەکەن و لە ڕێگەی ئەو زانکۆوانەوە توانیمان ڕێکخراوێک ببینینەوە. وعدی دابوو 55,000 هاوکاریمان بکە $55,000، بەڵام تا ئێستاکە 27,000 دۆلار یارمەتیمانی داوە. دیارەوەشە بەشی ناکە و ڕێکخراویش ڕێکخراوێکی هۆڵندیە. قڵای شێروانە کە دەکەوێتە ناوەندی قەزای کەلارەوە مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1864 کە لەلایەن محەممەد پاشای جافەوە دروست کراوە. قڵای شێروانە لە ماوەی ڕابردوودا و بەهۆی ڕووداوەکانی جەنگەوە تاوەکو ئێستا 3 جار نۆژەنگ کراوەتەوە. لە ئێستاشدا بەمبەستی چاکردنەوە و جارێکی تر گەڕانەوەی ئەو سیما شارستانەی کە بەخشی بووی بە دەشتی شێروانە لەلایەن ڕێکخراوێکی هۆڵندیەوە کارکردن تێدا بەردەوامە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.